لە ڕاستی ئەگەرێم بابەتە بۆ چەند ڕەهەندێک چەند لایەنێک جیا بکەینەوە چونکە ئەگەر بێت و سەیری ئەو مێژووە بکەین ئەمە شتێکی بەردەوامە ڕۆژێک نییە و دوو ڕۆژ نییە و بەهۆی ڕووداوێکی دیاریکراو نییە بڵێ ئەوە تورکیا شتێکی وا ڕوویدا و دێتە ژوورەوە یان پرۆسەیەکی سەربازی ئەکات ئەگەر سەیری ئەو مێژووە بکەین ئەبینین تورکیا هەر خۆی وەکو دەوڵەتێکە ینی هەستێکی فراوانخوازی هەیە هەچ کاتێک بۆی بکرێت وڵاتانی دەوروبەری خۆی داگیر دەکات ئەبینین مەسەلەن دەستی خستە ناو ناگۆڕنۆ کەرەباغ و ئەزەربەیجان و ئەرمینیا و لەولاوە دەستی خستۆتە ناو کاروباری یۆنان و قوبرس و دەریای ئیجە و لەبەری نەوتی لێ و کۆمەڵە شتی لە بابەتانە لیبیا مەسەلەن بۆ نمونە سووریا خۆ ناوچانەی کە هەندێک شوێنی سووریا هەیە کوردشی لێ نییە وەکو ناوچەی حەلەب و ناوچەکانی ئیدلب بۆیە تورکیا مەسەلەکە پەیوەندی پەکەکە و کورد و ئەو شتانە نییە بۆیە بەشێکیان مەسەلەی مێژووکردەیە ینی دەوڵەتی عوسمانی هەبووە ئێستش ئەردۆغان هەم فکرەی کەمالیزم هەم فکری عوسمانیزم وەکو لایەنە ئیسلامەکەی گرتوتە ئەنی هەڵی گرتووەکو شعارێ بۆ خۆی واتە ئەمە فکرێکە خۆی هەیە جگە لە مەسەلەی ڕووداوە کاتیەکان و ڕووداوە با بڵین نزیکەکانی کە لەم سەردەمانی ئێستای ڕووەدات بۆیە تورکیا دایم ئامانجی ئەوەیە تر بەم لایەڕوا بەو لایەڕوا ئەوێ ئەو مێژووی خۆی دووبارە بکاتەوە دووبارە ناوچەی نەوت بگرێ ناوچەی دەریا بگرێ شوێنی استراتیژی بگرێت دەست بخاتە ناو کاروبارەکان جگە لەوەش لایەنێکی ڕەنگە نەفسی و مێژووی تێدا هەبێ ئەویش ئەوەیە کە تورکیا دایم هەستەکە لە مەترسیدایە بۆیە خۆیان بە شوێنی خاوەنی ئەو شوێنە نازانن تورکەکان چەند سەدەیەک هاتوونەتە ئەو ناوچەیە دایم بیریان لەوەی ئەوان لە مەترسیدان تۆ لێرە ئاڵایە کەڵەکەی ئەو وازانێت تۆ دژی ئەویت بۆیە دایم ئەوە لایەنێکی تری زۆر گرنگی تورکیا وەکو تورک هەست بە مەترسیێکی گەورە لەسەر خۆیانە کە جگە لەو مێژووە و جگە لەو فکرەیە کوردیش بۆ ئەوان لە هەر شوێنێکە خۆیان ئەڵێن کورد لە هەر شوێنێک بێ لەسەر مانگش بێ ئێماچین لەوێ لە ناوێ بین لەبەرە دەوڵەتی کوردی نەک بوونی هەبێ نەک باز بکرێ ئێمە لە نەبوونەها هێرشەکەینە سەری لایەنی مەسەلەن هەڵوێستی حزبەکانی خۆمان یان کوردستان یان کورد بەڕێی من شتێک نییە ئێستا بە ناوی کۆدەنجی کورد وەکو نەتەوەیەک وەکو یەکبوونێکی سیاسی کە باسی لێ بکرێت چکە تۆ سێری کوردکەی بۆ چەندین پارچە دابەش بوو هەر بەشێک دابەش بوو بۆ چەند حزبێکی سیاسی بەڵام دابەژبوونەکان سیاسی نین بڵێن وەکو فکرە وەکو حزبی بەڵام دابەژبوونەکە دابەژبوونێکی تەواوە یعنی تۆ لەم بەر لە کوردستان بەشی ئەم بربەجۆرە بیرەکاتەوە بەشی ئەو بربەجۆری بیرەکاتەوە لە سلێمانی ڕوونادا لەوێ ڕۆدانی دایم لای ئەمە کرۆنە نییە لای ئەوە هەیە یعنی جیابوونەوەکە ئەوەندە قوڵە لە لای ئێمە هین ئەوە نییە کە بێن یەکگرتوو بن و بەرامبەر بە هەڵوێستێکی نەتەوەیی یان نیشتیمانی یان مێژووی هەڵوێستێکی یەکگرتوو با بڵین یەک لاکەرەوەیان هەبێت جگە لەوە ئەمانە لەبەرەوەی ململانی ناوخۆیان بەو شێوەیە پێویستیان بۆ هێزیشی دەرەچیە کە پشتیوانیان بکات لەبەر ئەوە هیچیان ناتوانن بەرامبەر بۆ دەوڵەتانە بۆستنەوە ئەم ئەگەر بۆچێتەوە ئەوی تر لەگەڵ ئەوەیە ئەگەر ئەم لە دژیەوە بۆچێت ئەوی تر لەگەڵ ئەوەیە لە ڕاستیدا هاوڵاتیانی کورد ئێمە وەکو بەشێک وەکو ناوچەیەک وەکو کۆمەڵگەیەک وەکوتم دابەش بووینە ئێمەش وەکو کۆمەلگاش دابەش بووینە لەبەر ئەوە هەڵوێستەکان ڕەنگە هەندێک شت توشڕیدا بێ بەڵام بۆ نمونە تۆ ئەگەر هەڵوێستەکە تەنها لە شارێک بێت لە قەزایەک بێت لە ناوچەیەک بێت ئەو سوودەی نابێت تا لە کوردستانە هەمووی ئەو کۆدەنجێ دروست نەبێ هەمووی ئامادەباشی نەبێ هەمووی بە جۆرێک بیر نەکاتە وەکو کورد ئێمەوتم لەبەری وەکو کورد بیر ناکەینەوە هەمومان وەکو لایەنێکی حزبی لایەنێکی دیاریکراوە وەکو ئایدۆلۆژیا بیرەکەینەوە لەوانەیە حزب هەبێ مەسەلەی ئایدۆلۆژیا هەبێ لەگەڵ تورکیا لەبەرەوە بڕیاردان لەو بابەتە هەڵوێست لەو بابەتە زۆر ئاسان نییە بۆ ئێمە تەنانەت ئێمە کاڵین بەو شێوێ دابەش بووین واتە ڕۆژبیرانیش هەر دابەش بوون ڕۆژبیر چێ هەر بەشێکە لەو میلەتە لەبەرەوە زۆر ئاسان نییە بۆ میلەتێکی وەک ئێمە کە دەوڵەتمان نییە سەربەخۆ نین بتوانین هەڵوێستمان هەبێ بە بەرامبەر وەکو دەوڵەتێکی وەکو تورکیایان وەکو ئێران وەکو وڵاتێکی گەوری ناوچەکە کەوەیە بەڕاستی ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەو هێڵی 36 دانرایە کۆمەڵی یاسا و دەستور هەیە کە مەسەلەی کەرکووک و زۆر شت هەیە ئەوان هەمووی کارتۆنینەوە هەمووی ببرێن حبری سەر کاغەزن و ئیشەکە یاساکان جێبەجێ ناکرێت و هەرێمی کوردستانیش بەڕاستی ئێمە خاوەن هەیمەنەی خۆمان نین بەو نەوعی
کە بڵین ئاسمانەکە ئی خۆمان بی و زەویەکە ئی خۆمان بی ئێمە چەند ساڵ حکوومەتی با بڵین ڕژێمی عێراق ئەوە با بڵین ڕوبەڕووی ئەوە بۆکە تەمینی نەوت بکرێت کەچی ئەمە لە ژێرەوە ئێستا کەوتیتنە ژێر قەرز و قۆڵی ئەوها دوور و درێژ بە هیچ تەواو نابی هەموو نەوتەکەمان فرۆشاوە هەموو شتەکانمان اقتصادمان لە ژێر دەستی خۆمان نییە بۆیە ئاخیر شتیان ئەوەیە کە هێرش دەکرێتەوە باران دەکرێت هەرێمی کوردستان سە سنوورەکان دەڵێن بە قورسی ئیدانەی ئەو کارە دەکەین ئەوەش بەردی گەورە علامەتی بە هەڵ نەگرتنە ئیدانەی بە چ دەکەی بە دەتوانی تۆ وەڵامی بدەیەوە نەخێر ناتوانانی وەڵامی بدەیەوە لەبەرەوە ئێمە دەتوانین بڵێن خاوەن هەیمەنەی خۆمان نین و زۆر لاوازین و بەس دەتوانین ناو خۆمان شەڕ و ئاژاوە و لە بۆ یەکتر خۆخۆری یەکتر باشین بەڕاستی بێ هەیمەنیەکەیە هەیمەنەی نییە یعنی ئێمە هەیمەنەی خۆمان نییە زیدی بەچی دەتبێ ئەو ساڕوخی تێگرتی ئێران لە دیموکراتیدا ها ئەرزە تێدەگری تۆ دەتوانین ساڕوخێکی تێبگریەوە تۆ وەکو جووسکەیەکی لەبەردەستی هەڵۆیەک خۆت لە قەفەز ناوەکە نەتخوا ینی بەو شێوەی سب دەکەی وەڵاهی زۆر شت هەیە دەتوانین بکەین یەکگرتووی خۆمان زۆر گرینگە یەک هەڵوێستی یەک دەنجی خۆمان بەدەستێنانی متمانەی نێودەوڵەتی ئەوانە وا دەکە هەنگاو بە هەنگاو ئەمە بکشین بتوانی بە ئاماژە و بەستەکانمان بڕۆین بەڵام ئێمە هەندە پەرتو بڵاوین پارچە و کەرتەشکاوەکانی خۆمان پێکۆ ناکرێتەوە تاکو ببینێ یەک دەنگ و یەک ڕنگ ڕوبەڕووی ئەو هەڵوێستانە بینەوە بۆیە هەر ئەوها بەلاوازی و بەژێر دەستەیی دەبینێنەوە ئەوانەی ئەو دۆستانە پیا بکەین بەڵام یەکەم جار پێویستە ئێمە خۆمان کەرتەشکاوەکانی خۆمان لێک دەینەوە خۆمان بەهێز بکەین و کاری بۆ بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو کارە بکەین لەبەر ئەوەی دەبین ئێستا 5-6 ئەوەت هەیە سەرۆکت هەیە هەر یەکێکی دەبتەوە سەرۆکەکە یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵوێست نین ئەو یەک دەنگ و یەک هەڵوێستە نەبوونەش کاریگەریەکی زۆری لەسەر ئەو بوارە دروست کردووە بە تایبەتی ئەو دوو زۆنی سەوز و زەردەکە بەو شێوەیە یەکەیان سەر بە دەوڵەت یەکەن ئەوانە ژۆکاری جدی ئەو کارەنەکە نەک ئێستا زمانی ئەمنیمان نییە یعنی لەبەر ئەوەی ڕەنگە 6 مانگی دیکەش تۆ باران بکرین ساڵێکی دیکەش بکرینەوە لەبەر ئەوەی تۆ هەڵوێستت نەبووە و جیرانەکانی دژونەکان دەناسن کە تو هیچ هەڵوێستێکت نییە بەرامبەر ئەو تۆ بارانە بەڵکو زۆر جار هەیە دەبێت و پارەشیان بدەیت بە ناوی ئەوەی کە دیفاع لێ دەکەن پارەیان بدەیت نەوتیان بدەیت بۆ ئەوەی تو لە شوێنی خۆت بمینێەوە پارێزراوبی لەسەر حسابی حزبەکی تر لەسەر حسابی لایەنێکتر ئەوە حقیقەتێکە ئینسان پێویستە حقیقەت بڵێ حقیقەت تاڵەر زۆر لایەن پێیان ناخۆشە بەڵام ئەوە حقیقەتە بەڕاستی لای من دروست بووە زۆر ڕەشبینم بەرامبەر بە کوردستان بەرامبەر ئابووری کوردستان بەرامبەر با بڵێن داهاتووی کوردستان بەرامبەر هیچ زمانێکمان نییە زمانی سەحیمان نییە زمانی ئەمنیمان نییە هیچ شتێکمان نییە و گەنجەکانمان هەمووی ئاوارە و سەرە ڕۆبووین دەستنە دەرەوەی وڵات و بێکارن بێ ئیشن ئێستا سبەی لە کەرکووک لە بەغدا فەوزی جاشان دروست بکرێت لە هەولێر و کۆیە خەڵک ڕێچکەی دەگری کاکە 9,700,000 دەوێت جاشە هەشتەکە لەبەرەوەی ئیشی نییە تۆ نەتوانیوە هەلی کار دروستکەی کەرتی کوشتتوکال ببۆژێنیەوە ئەوانە وای کردووە تەنانەت ئێستا بەڕاستی دوژون پێویستی بەوەی نییە بۆ خۆی بێرێت بدات هەر لە ناو خۆی تێکت بەردەدا و ئیشەکانی خۆی جێبەجێ دەکا دواوتەم هەر ئەوەیە ئێمە بێ هەیمەنەین هەیمەنەی خۆمان نییە سنووری خۆمان نییە هەمووی لە ژێردەستی خەڵکدایە ئەو سنوور و ئەو شتە هەیمەنەی باز دەکەن شتێکی کارتۆ نییە بۆیە ئەو شتە کارتۆ نیەش بەڕاستی شتەکارەکەمان مەیسەر نابێت